لای هەواڵێکی دیکەمان باس لا پێشەنگای شێوەکار پنار پیرداوە دەکەین کە چوارەمین پێشەنگای تایبەتی شێوەکاری تایبەتی خۆی کردەوە. لە گەلەری شانەدەر لە شاری هەولێر هونەرمەند پنار بیرداوت چوارەم پێشەنگای شێوەکاری تایبەتی خۆی کردەوە. پێشەنگەکەی 30 تابلۆی قەبارە جیاوازی لە خۆ گرت بوو و بڕیارە ماوەی 1 مانگ بەردەوام بێت. لە لێدوانێک بۆ کورسات مەگەزین پنار پیرداوت باسی لە ناوەڕۆکی پایامەکانی ناو تابلۆکانی کرد کە پاراستنی ژینگە و خۆشەویستی خاک و نیشتیمانی لە خۆ گرتووە. وتیشی پێشەنگەکەم بەرهەمی کاری 1 ساڵی ڕابردوومە و سوودم لە کاری وێنەگری فۆتۆگرافەرەکان کردو کە لە ناوچەکانی کوردستانی گەورە گرتوویانە. ئەو چوارم پێشەنگای تایبەتیمە بۆ ماوەی مانگە چیش بەردەوام دەبێت. ئەوڕۆ ئێوارەکە دەکرێتەوە بەڵام لە بەیانی ڕ لە بەیانەکان ساعت 9 بەیانی هەتا 1 نیوەڕۆ دوای لە چواری ئێوارەی هەتا 9 شەوێ بەردەوام دەبی. ئەو 30 تابلۆی قیاسی جیاوازیانی لە گەورە و بچووکی هەموو قیاسەکاندانە لە مەتر بەسەرەوە گزارش لە ژینگە پارێزی دەکا. ئەو خەڵکەی بابرێن دەستنە ئەو سروشتەی ئەم وەکو تابلۆ بنمونە خاوێنم کردەوە ئەو خەڵکە دووبارە پیس نەکرێتەوە ئەم بە شێوەیەکی تابلۆ گزارشندە و خاوێنەیە کردێکە سروشتی خۆمان ینی سروشتە جوانەکەی کوردستان تێدا بەرژێر کردێ.